منداڵێکی تەمەن 2 ساڵانە و شکان لە ئێسکی سەری هەیە و تووشی خوێنبەربوونی مێشک بووە. بەپێی پشکنینەکان مەیار عومەر جیال لەو حاڵەتەی شوێنەواری ئەشکەنجە و سوتاوی بە جەستەیەوە دەبینرێ. ئەمە هەموو شوێنی ئەشکەنجەدانە؟ داخە یەکسەر دیارە مامۆستا ئیسا دامنا لەو ساڵە باوشمەیە زۆر ترساوە ئەم مناڵە. جیال لە پزیشک و کارمەندانی نەخۆشخانە 2 کارمەندی بەشی پۆلیسی کۆمەڵگە چاودێری دەکەن لە بەشی چاودێری چڕی نەخۆشخانەی ئازادی کەرکووک. زیاتر لە ساڵێکە دایک و باوکی جیابوونەتەوە. گومان دەکرێت مەیار لەلایەن باوکی و باوەژنەکەیەوە ئەشکەنجە درابێ. باوکی دەستگیر کراوە. کاتێک باوەژنەکەیم لە نەخۆشخانە بینی لێم پرسی بەچی وای لێ هاتووە. گەرچی نەویست لە پێش کامێرا بدوێ، بەڵام تەنیا بە گوتەیەک پێی وتم منداڵەکە کەوتووە و دۆخی خراپ بووە. گوناهێکی هەیە ئەشکەنجە بدرێت و لی بدرێت؟ گوناهی هەیە؟ ئەگەر ئێستا لە هۆش خۆی بواە دەهاتە باوشم. ئەو 24 کاژێر خەریکی ڕاموسانمە. مەیار 4 ڕۆژە گەیەنراوەتە نەخۆشخانەی ئازادی کەرکووک. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێ هێشتا دۆخی مەترسیداری تێنەپەڕاندووە. دەرچووە مناڵە شکانی هەیە لە جمجمایە و نەزیفی داخلی لە دەماغی هەیە. لەبەر ئەوەی حاتە نووسی ناجێگیر بۆ هۆشینە بۆ داخلی بەشی چاودێری چر کراوە. 2 ڕۆژ لێوە ماوەتەوە. ئێمە ڕۆژانە کارمەندەکان و پزیشکەکانمان پشکنین دەوری بۆ نەخۆشخان خاکەن. بۆمان دەرکەوتۆ چەند برینە لە جەستەیە مناڵەیە هەیە جێی گومان بۆ لای ئێمە. ئەو برینانە لە شوێنیشی تایبەتمەند بۆ مەسەن لە ڕانی بۆ لە پشتی بۆ لە دەستی بۆ لە دەموچاویا بووە. ئێمە کە فەحسی پشکنین تایبەتمەند بۆی دەرچوو ئەمانە هیچ سووتانن و لە چەند مەرحەلەیەشی چاکبوونەوەی برینەکانانی لەو برینانە تازن. دوای گەیشتنی زانیاری لەسەر منداڵەکە بە پۆلیس، ڕاستەوخۆ باوکی منداڵەکەیان دەستگیر کردووە. لە لێکۆڵینەوەی سەرەتایی بۆیان دەرکەوتووە منداڵەکە ئەشکەنجە دراوە. مناڵێکە تەمەنی 2 ساڵە لەلایەن باوکیەوە ئازار دراوە، لەلایەن دایکیەوە ئازار دراوە. ئێمە بەپێی یاسەر لەسەر مادەی 413 باوکی مناڵەکەمان دەستگیر کردو و لە لێکۆڵینەوەی سەرەتاییان، بەڵام لە ڕووە ئینسانیەکەوە هەموو توانایەکمان خستۆتە گەڕ لەسەر داوای جەنابی وەزیری ناوخۆ ڕاستەوخۆ هاتوتە سەرخەت بۆی کەوا تەبەنی ئەم مناڵە بکرێت لە زروفی ئینسانی کە ئێستاکە تایەتی. مەیار تا و کاتەی لە نەخۆشخانەیە و چاک دەبێتەوە پۆلیس دەیگرێتە خۆ. دوای لێکۆڵینەوە و دەرکەوتنی ڕاستیەکان لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە بڕیار لەسەر چارەنووسی دەدرێ. هەردی محەممەد ڕووداو، کەرکووک.